وزت زاخو پروژه که برفره کو دیدارا وزت زاخوجی کو دیدارا گشتیاری و درگاه که مازن وکری حکومت هرما کردستان پلان و پروژه نویج بوی اداره سربخو زاخو جالی گشتیاری و دچبن بر رئیس ابراهیم عبدالمجید بر دفک دسته گشتگزار حریم پاک راست خوش حولی رد گلمدا بر رئیس ابراهیم گلک سپاس کوین گلمدا نه هنجیل زاخو بینج نزدیک و وچاف کمپانیان کات و کارو پروژه اداره سربخو زاخو جالی گشتیاری و دیتن حکومت هریما کردستان کابینان هم حتی چرا ده و چه پروژه تایبت آلی کاریا زاخو کریه که حوصا جالی گشتیاری و پیش که و عراق همی بحث که نافچه جی دنگ وده بەڵێ زۆر سپاس سلااو لە بەڕێزت لە تەواوی بینەران بەڵێ دیارە من لە سەرەتا دەمەوێ ئاماژە بەوە بدەم کە ئەم کابینەیە خاڵی وەرچەرخان بوو بۆ زیاتر بژانەوەی سێکتەری گەشتیاری لە هەرێمی کوردستان لە ماوەی 4 ساڵی ئەم کابینەیە گەشت و گوزار بە سەردەمی زێڕینی خۆیدا تێپەڕیوە زیادبوونی بەردەوامی ژمارەی گەشتیاران ساڵ لە دوای ساڵ و هاوکات زیادبوونی پرۆژە گەشتیاریەکان و باشتربوونی ژێرخانی گەشتیاریش دیارە بەڵگەی ئەم ڕاستیەن ئەوەی لە زاخۆ هەیە بەڕاستی نمونەیەکی زۆر جوانی ئاوەدانی و پێشڤەچوونە کە لە ماوەیەکی زۆر کەمدا گۆڕانێکی مەزنی بەخۆیەوە بینیوە لە ماوەی ئەو سێ ڕۆژەی ڕابردوو کە ئێمە هەمومان لە زاخۆ بووین فیدباکی بەشداربووانمان وەرگرت بەڕاستی هەمویان سەرسامن بەوەی کە لەو ماوەکەمە توانراوە بەو شێوەیە ئەو پێشکەوتنە بەرچاوە لە زاخۆ بێتەکایەوە بە تایبەتی لە ڕووی گەشتیاریەوە و ئێستا زاخۆ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بۆتە یەکێ لە شوێن و شارە هەرە سەرنجڕاکێش و دڵڕفێنە گەشتیاریەکان و لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بۆ گەشت و گوزاری ناوخۆی پێشڤەچوونێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە بە بەردەوام ژمارەی گەشتیارانی ناوخۆی دەرەوە لە زاخۆ بەرز دەبێتەوە دیارە بە گوێرەی ئەو پلانەی کە ئێمە لە دەستەی گەشت و گوزار لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمانە کە زیادکردنی پرۆژە گەشتیاریەکانە هەم لە زاخۆ هەم لە تەواوی هەرێمی کوردستان و ئەو دیداریش کە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوو ئەنجام درا لە زاخۆ ئامانج لێی دروستکردنی پردی پەیوەندی بوو لە نێوان دامەزراوە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و کۆمپانیا گەشتیاریەکانی باشوور و ناوەڕاستی عێراق و هاوکات ئاشناکردنی ئەو کۆمپانیا گەشتیاریانەیە بە ناوچە گەشتیاریەکانی زاخۆ کە گروپی گەشتیاری دێنن و هەروەها لە دیدارەکەدا دەرفەتی زێڕین بۆ ئێمە ڕەخساکە لە نزیکەوە لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان بکەوینە گفتوگۆ بۆ ئەوەی دەستنیشانی ئەو ئاستەنگ و بربەست و ئاڵنگاریانە بکەین کە لە بەردەم پرۆسەی هێنانی گەشتیارانن بۆ هەرێمی کوردستان و زاخۆ ئەمە سەرڕای ئەوەی کە بیر و ڕائال و گۆڕ کرا سەبارەت بە ئەنجامدانی کاری پێکەوەی و هەماهەنگی زیاتر وە چاڵاکی هاوبەش هەر سەروی خاڵی پڕاستەوە تە بەحەزکردی کو هین سروان آلنگاریان پراستن هیمزانن که بربست چنه برانبری پروسه اینانا گشتیارن چه بربست هنن و کب تایبت جیکو جبوی کمپانیان هبن هین کار سر بکن چاره سر بکن هنه یان جیبه پرزگری بەدڵنیاییەوە ئاستەنگ و بربەست هەن و یەکێ لە ئامانجەکانی ئەنجامدانی ئەم کۆبوونە و دیداران ئەوانەیە کە ئێمە بتوانین یەکەم جار دەست نیشانی گرفتەکە بکەین و دواتریش چارەسەری بۆ بدۆزینەوە ئەگەر وەکو نمونە باز بکەین یەکێ لەو گرفتانەی کە ساڵانێکی زۆرە بەڕاستی ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە ئەویش بابەتی ئەو کۆمپانیا وەهمی و تۆمار نەکراوانەیە کە لە بەغدا گەشتیار دەهێنن دیارە ژمارەیەکی زۆر لە کۆمپانیا هەن لە باشوور و ناوەڕاستی عێراق بە شێوەیەکی فەرمی تۆمار نەکراون ئەوانە گەشتیار دێنن بۆ هەرێمی کوردستان و زۆر جار فێڵ لە گەشتیارەکەن گەشتیاران بەردەوام سکاڵا و گلەی و گازەندەیان هەبووە لەم کۆمپانیایانە دیارە هەم لەم دیدارەی دوێنێ و هەم لەو کۆبوونەوانەی لە ماوەی قانی ڕابردووشدا لە نێوانی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان و دەستەی گەشت و گوزاری عێراقی فیدرال ئەنجام دراوە ئەم بابەتە خۆشبەختانە بەرەو چارەسەری تەواو دەچێ بڕیار دراوە و هەم دوێنێش دەخت کراوە لەسەر ئەوەی کە ئیتر باجێک دروست دەکرێت بۆ ئەو کۆمپانیانەی کە بە شێوەیەکی فەرمی تۆمار کراون و جیا دەکرێنەوە لەوانەی کە وەهمین و کاری نایاسایی ئەنجامەدەن و بەردەوام گەشتیاران گلەیان لێ هەیە و بابەتێکی تر ئاسانکاریکردنی زیاترە بۆ هاتن ناوەوەی گەشتیاران دیارە مایە خۆشحاڵیەکە و بە سوپاسیشەوە بۆ ئاسایشی بازگەکان لە ئێستادا ئاسانکاری ئێجگار زۆر پێشکەش بە گەشتیارانەکەن بە کەمتر لە 5 خولەک
لە بازەکان گەشتیاران ئیزنی ناوەی شارەکانە درێن کە ئەمە مای خۆشحالیە و ئەو فیدباکێک کە ئێمەش لە گروپاتی گەشتیاری وەرمانگرتەوە جێگەی خۆشحاڵی بوو هەروەها بابەتێکی ترکە جێگەی بایەخی ئامادەبوانی ئەم دیدارە بوو ئەویش ئەنجامدانی چاڵاکی و فیستیڤالی هەمە جۆرە بە درێژایی ساڵ لە هەرێمی کوردستان و لە زاخۆ بۆ ئەوەی ئێمە ئیتر تەنها لە وەرزی هاویندا پشت بە کەرتی گەشتیاری نەبەستین یان گەشتیارانی ئێمە تەنها لە وەرزێکدا نین بۆ هەرێمی کوردستان بەڵکو لە تەواوی وەرزەکانی ساڵ ئێمە بتوانین پێشوازی لە گەشتیاران بکەین ئەویش بە ئەنجامدانی فیستیڤال و چاڵاکی زۆرا و زۆر لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستان. زاخۆژی ئەو فیستیڤال و تایبەتیژی وەرزین جداین ساڵێدا ji بۆی ku گەشتیار بەردەوام سەردانا ناوچەند گەشتیاری بکەن چ پلان هەیە ku هین وەکە دەستیا گەشت و گوزاریە حکوومەتی گەل ئیدارەیە سەربەخوا زاخ و پێک بینن پلانên تایبەت ڕێکێدا هەنە یعنی هەم هونەرمەند مفادار بن هەم خەلک مفادار بە هەم جی کۆمپانی بەڵێ بەڵێ بێگومان ئێمە پلانێکی 8 ساڵەمان هەیە لە دەستەی گەشت و گوزار و تایبەتیش بە زاخۆکە پرسیارەکەی بەڕێزت لەسەر زاخۆیە دیارە تۆپۆگرافیای زاخۆ بە شێوەیەکە کە بۆ ژمارەیەکی زۆر لە جۆرەکانی گەشت و گوزار گونجاوە دەتوانین گەشت و گوزاری هاوینە گەشت و گوزاری پاییزا و گەشت و گوزاری زستانەشی لێ ئەنجام بدەین و ئەو پلانانەی کە هەمانە بە تایبەت لە زاخۆ بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی سەربەخۆی زاخۆکە بە سوپاسۆ بۆ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی زاخۆ زۆر هەماهەنگ و هاوکارە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزار لە زاخۆ لە بەرنامەدا هەیە کە چەندین چاڵاکی جۆرا و جۆر هەم چاڵاکی کللتوری چاڵاکی هونەری و لە پاییزدا چەند فیستیڤالێک بۆ بەرهەمە ناوخۆیەکان ئەنجام درێ هاوکات فیستیڤالی کللتوری جلوبەرجی کوردی و بۆ سەری ساڵیش سوپرایزێکی گەورە دەبێت لە زاخۆ کە ئەنجامدانی چاڵاکێکی گەورەیە بۆ پێشوازیکردن لە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران گەلە جۆرە مەسەلەن ئەمە بینین حتا ئەمژی سەردانا جهێن گەشتیاری بکەین تایبەتیژی دەمێ دەرباز بوویدەوە کی پێتیڤین گەشتێل وان جهێن گەشتیاری نینن خۆ بەس ئەو نینە تشتێکی خواردنێ و بەخواردنێ لێرێ هەبێت ji bo ku ev pirizgirê kep yekcarî nemînet beramberî ji da hinda cara gileyî il buhayê cihên geştyarî jî tê te kirin çi karek dê bû vê yekê te kirin her du pirsa eger bersiv bidî بەڵێ دیارە ئێمە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانە پشت بە پلانە بەسین ئێمە بە پلان کارەکەین بە جۆرەی پلانی 8 ساڵی دەستەی گەشت و گوزار تەوەرێک کۆمەڵی استراتیژی لە خۆیەگرێ هەم لە پەرەپێدانی ژێرخانی ناوچە گەشتیاریەکان و بەرزکردنەوەی ئاستی کواڵیتی ئەو خزمەت گوزارانی کە لە بنی گەشتیاریەکان جێبەجێ دەکرد دیارە ئەمە بەشی یەکەمی پرسیارەکەی بەڕێستا ئێمەش هەستمان بەو گرفتە کردووە کە لە هەندێک لە شوێنە گەشتیاریەکان خزمەت گوزاری پێویست بەردەست نییە بۆ گەشتیاران و ئەو گلەیانشمان بیستۆتەوە لە گەشتیاران بەڵام ئێمە ئەگەر ئەمەش بەراورد با ساڵانی ڕابردوو بکەین دیارە لەم لایەنشەوە پێشبەچوونی زۆر باشمان بە خۆمانەوە بینیوە بەڵام هێشتا دەمانەوێ بە جۆرێک ئاستی خزمەت گوزاریەکان ببینە پێش کە ئیتر لە ئاست خواستی گەشتیاراندا بێ سەبارەت بە نرخیش ئەمن دەمێ ئەوە بڵێم کە نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە تەواوی دنیا نرخی خزمەت گوزاریەکان لە شوێنێکی گەشتیاری بە بەراورد بە شوێنێکی ئاسایی نرخەکان فەرقیان هەیە و لەو کاتانەشی کە هەڵاوسانێکی گەشتیاری دروست دەبێ و خواست لەسەر بابەتی خزمەت گوزاری گەشتیاری دروست دەبێ نرخەکە بە زۆر لە زۆرەکان بەرز دەبێت بەڵام ئێمە بۆ ئەمەشیان دەستەوەستان نەوەستاوین بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئێمە لە هەوڵی ئەوەداین کە میکانیزمێک بدۆزینەوە بۆ دانانی نرخەکانیش بە جۆرێک بن کە جێگەی ڕەزامەندی گەشتیاران بن بابەتی نرخ بۆ ئێمە بەڕاستی هەر گەشتیارە ژیاز بەڕێز ئیبراهیم پێکڤەگرێدانێک هەبوو گەشتیارێکی بیانی تێت کە تێمۆژە پێکردی دوێت یعنی بەها جهەکی گەشتیاری هەندێک گرانترە وەکل جهەکی ئاسایی یاسوەکی خەلکی کوردستانی و کوڕێڤی وڵاتی و جهەکی گەشتیاری وەکە ناف ماڵە مدابێت جداهیەک دێت ناوبەرا من و گەشتیارێکی بیانیدا هەبێت سەر نرخی چکی گەلک وڵاتان مساد بینین مشت ئەگەر تو وڵاتی وی وڵاتی بوتە ئەرزانترە لێ ئەگەر وڵاتیەکی بیانی وەکە گەشتیار بێت نرخ هەندێک گرانترە پلانەکە هەوسە هەیە حکومەتی بەدڵنیایەوە من دەمەوێت وەڵامی ئەوە بدەمەوە سەرەتا کە باسی گەشتیارانی نێودەوڵەتیت کرد دیارە نرخەکانی ئێمە لە هەرێمی کوردستان بۆ گەشتیارانی نێودەوڵەتی بە هیچ شێوەیە گرانین بەڵکو نرخەکان زۆر یارمەتی دەرن و ئێمە و فیدباکێکە لە گەشتیارانی نێودەوڵەتی وەرمان کردوەوە زۆر رازین لەو نرخانەی کە هەنە ئەوەی ترکە بەڵێ زۆر ڕاستە لە زۆرێک لە وڵاتان نرخی خزمەت گوزاری لە شوێنە گەشتیارەکان بۆ هاو نیشتیمانیان فەرقی دەبێت لەگەڵ گەشتیارێک بەدڵنیاییەوە ئێمن کە باسم کرد لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی لەگەڵ
بەڕێبەرایەتەکانی بازرگانی و ژوورەکانی بازرگانی لە ئیدارە و پارێزگە سەربەخۆکان لە ئێستادا لە هەولی ئەوەدان کە میکانیزمێک بدۆزینەوە بۆ ئەوی بتوانین نرخەکان بە جۆرێک دابڕێژین هەم جێگەی ڕەزامەندی گەشتیاران بێ و هەمیش جیاوازی ئەوە بکرێت کە هاونیشتمانیانی خۆبان فەرقیان هەبێ لەگەڵ گەشتیارانی نێودەوڵەتی هەروەها بۆ چوونە نێو هەندێ ئەو شوێنانەی کە مۆرچی گشتین بۆ منە مۆزەخانە و ئەوانە تەمانەت ئەو بە خۆڕاییە بە هیچ پارەیەک وەرناژێتن بۆ بابەتی نرخیش بە شێوەی گشتی بێگومان ئێمە بیرمانەوە کردوتەوە بەڵام ئیتر ئەمە هەنگاوی پێویستە ئێمە بەرچاومان ڕوونە و ئاماژە هیوا بەخش هەن بەوەی کە لە داهاتوودا ئێمەش بتوانین بۆ هاونیشتمانیانی خۆمان نرخێک دابنین جیاواز بێت لەو نرخێکا بۆ گەشتیار لە جارە ئەو گازندە تۆتەکردن بوو نمونە کەسێکی هەی جهەکێ گەشتیاری ئەردێویە هەی یعنی گوندێویە ناوچاویە هەوڵ دت بکتە جهەکی گەشتیاری و gelek carav gazdet hate kirin. Got ev dê çim vî cihî bikime geştiyarî li jalîya hikûmetê ve êdî yan baceke zêde ji bo ku ez bikime cihekî geştiyarî sermetiyê te dan yan jî vê pişkeke zêde ji bo hikûmetê be. Ev gazinde hêşta heye yan jî alîkarî ji bo wî kesî heye ku xudanê erdî bid cihê xwe bikite geştiyarî çil serpêtiviye. بەڵە دیارە ئەم کێشەیە ئەمە لە ساڵانی ڕابردوو بوو خۆشبەختانە لە سەردەمی ئەم کابینەیە گەشت و گوزار بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا بوو بە خاوەنی یاسایەکی تایبەت بخۆی کە دیارە ئەم یاسایە چارەسەری کۆمەڵێک گرفتی زۆر درێژخایەنی کرد دەچێت لەو گرفتانە بابەتی مڵکداری زەویەکان و هاتنە پێشەوەی وەبەرهێنەران بوون کە پێشتر ڕۆتیناتێکی زۆر هەبوو بەڵام لە ئێستادا ئاسانکاری تەواو هەیە بۆ تەواوی ئەو هاونیشتیمانیانە و تەنانەت ئەو وەبەرهێنەرانشی کە لە دەرەوەی وڵاتەوەش دێن کە لێرە پرۆژێک گەشتیاری ئەنجام بدەن بە تەواوەتی ئاسانکاریان بۆکرێتن و هیچ ئاستەنگ و بربەستێک لە بەردەمی زیادکردنی پرۆژەی گەشتیاری نیە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە پلانی حکوومەت ئەوەیە کە لە ڕووی ژێرخانەوە بە تەواوەتی هاتۆتە پێش و ئاسانکاری تەواوی کردووە و هەموو هەوڵێکیش دەدرێت کە ڕۆتینات هەرچەندە ئێستا کەم بۆ تۆ زیاتریش کەم بکرێتەوە بۆی بتوانین ئێمە دوجار سەرنجی ژمارەیەکی زیاتر لە هەم وەبەرهێنەرانی ناوخۆی ڕابچێشین بۆ ئەوەی وەبەرهێنان لە بواری گەشتیاری بکەین و هەمیش ئێمە بتوانین وەبەرهێنانی نێودەوڵەتیش بێرین بۆ هەرێمی کوردستان تا سەرمایەکانی خۆیان لە سێکتەری گەشتیاری وەگەر بخەن و پرۆژەی زیاتری گەشتیاری ئەنجام بدەن. گەلک سپاس ڕێز ئیبراهیم عەبدولمەجید پەیوەداری دەستە گەشت و گوزار هەرێمی بەواکە ڕاستەخوو هەولێرە دیێلمەدە بوو.